دەستان خۆش بێت ئێمە وەکوباری خەڵک لێرە وێڕای دەستخۆشیمان پشتیوانیش دەرین دروشمی بەری خەڵک ئەوەیە لە هەر شوێنێک هەر ناڕازایەتێک لێ بەری خەڵک دەوێ بێت هەرچینی توێژیش کۆمەڵگا کە هەمیشە کرێکاران پێم وایە سەرمەشق بوون دەست پێشکەر بوون بێنە مەیدان ئێمەش وەکوبەری خەڵک هەنگاو بە هەنگاو وەک چۆن لە پشتی چەند مانگی ڕابرد لە پشتەوەی دەخۆت ئەوی مامەسای نەڕازی بووین هەمان هەڵوێستمانەیە و قەت ڕۆژێکیش بە ئێمە لە شەقام نابن لە هەر ناڕازای دەربڕن پشتیوانیان لێ دەکەین لە کۆمەلگای بەداخەوە لە کۆمەلگای باشووری کوردستان ئێستا کارەساتێکدا دەگوترێت کە مایەق قبولکردن نییە نەکەرچینی کرێکار و مامۆستا و فەرمانبەر و هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە دەناڵێ بەدەست ناحەقی و نەعەدالەتی ئەم دەسەڵاتە کە 26 ساڵە خۆیان سپاردە بەسەر هەرێمی کوردستاندا بە ناوی شۆڕژێڕی و بە ناوی پێشمەرگایەتی و بە ناوی ئەم شتێک کە دەمێکە کۆتایی هاتووە کۆمەڵی مافیا کۆمەڵی بازرگان کۆمەڵی حیزب و دەسەڵات کە هیچ شەرعێتیشیانی لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە بەڕاستی من چەند جارێکەوە دەڵێم و دووبارەی دەکەمەوە دەسەڵاتێک نەتوانێت دوای 26 ساڵ ئەو کارەوا بۆ خەڵک دابینکە دەست بەرێ بۆ موچەی فەرمان بە دەست بەرێ بۆ موچەی شەهید کە ئەوان دەڵێن ئەم ئەزمموی خوێنی شەهیدانە ئیتر دەبێت کاتیواتە شەقێکی تێ هەڵدەی شەقێکی مزری تێ هەڵدەی دەبێت سەری خۆیان هەڵگرن لە چۆ هاتم بڕۆنەوە ئەوێ من دەستخۆشتان لێ دەکەم و پشتیوانتان دۆست